ئێوارەتان باش بینەرانی یازیزی پێشەنگ تیڤ، من بنار مستەفام و خۆشحاڵم پاش دابڕانێکی کورت و کۆتایی پشەوی سەری ساڵ و هەندێ کاتی ترکە بێ بەرنامەکانی پێشەنگ تیڤ بەسەرمان برد. دووبارە دەینۆلاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. لێرە بەدووە چوارشەممانان بەرنامەکانی پێشەنگ تیڤ لە کاتی خۆیدا کاتژمێرنەوە بە کاتی کوردستان با شێوەی ڕاستەوخۆ پەخش دەکرێن. ئازیزان، بەرنامەکانی ئەمڕۆمان 4 شوباتی 2026 پێکاتوە لە دووتەوەر. سەرەتا سەبارەت بە پێکنەهێنانی حکوومەت لە عێراق و ئەو گرفتەی لە نێوان لایەنە سیاسەکاندا هەیە، هەر لە هەڵەبژاردننی سەرۆک کۆمار و هەتاوەکو دوای قسە و باسمان دەبێت و لە تەوەری دووەمی بەرنامەکانی ئەم ڕۆژماندا قسە و باسمان دەبێت سەبارەت بە دانووسانەکانی نێوان ئەمریکا و ئێران و ئەگەری هێرشی سەربازی بۆ سەر ئێران. ڕەنگە زۆرێک پرسن کە بۆچی بەرنامەمان نییە لەسەر کوردستانی سووریا و ئەو ڕووداوانەی ڕابردوو و ڕێکەوتنەکان و هەتاوەکو دوایی. ئێمە ڕۆژی یەکشەمە لەم باری و بەرنمەیەکی تایبەتمان دەبێت کاتژمێرێکی تەواو لەسەر ئەم بابەتە قسە و باسمان دەبێت لەگەڵ خەسرە و سایە. بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان وەکو هەموو جارێک دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبیرەکانتان بەشداری بکەن و ئەوانەی لە کۆمنت خەنە ڕوو ئاڕاستەی میوانانی بەرنامەکانی دەکەیت. لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی ئەم شەومان. بەڵێ بینەرانی عەزیز، ئەرۆگا ئاماژەم پێدا یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەتە بە قسە و باس لەسەر دۆخی عێراق دوای هەڵبژاردنەکان و پێکنەهێنانی حکوومەت و ئەو کێشانەی لە نێوان لایەنە سیاسەکاندا هەیە. ئەم بابەتەش تاوتۆ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارەف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارەف، ئێوارەت باش و ئێوارەی وەش باش و زۆر سپاس بۆ بەرنامەکەت و سپاس بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەت. لە مانگی 11دا هەڵبژاردنەکانی عێراق ئەنجام درا و ئەبێتە 3 مانگ. بەڵام بە پێچەوانی جارەکانی ترەوە کە لانی کەم سەرکۆمار زوو دەست نیشان دەکرا و پێکهێنانی حکوومەت ڕەنگە زیاتری پێچووبایە، هێشتا قسەیەک لەسەر پێکهێنان نییە. کۆمەڵە کاندیدی زۆر بۆ پۆستی سەرۆک کۆمار هەیە، ململانێ و کەشمەکێشی زۆر لە نێوان لایەنە سیاسیەکاندا هەیە. بۆچی بەم ئاقارەدا ڕۆیشتووە؟ بۆچی بۆ نەبۆ لایەنە کوردیەکان هێندە سەختەکە کاندیدێکیان هەبێت و یان لانی کەم بە دەنگدانیش بێت پۆستی سەرۆک کۆمار دیاری بکرێت و دواتریش حکوومەت پێک بهێنرێت؟ تەنها بە ئێستاوە نییە کە ناتوان بە تایبەتیەوەی کە تەشیری لەسەرەکەن سەرۆگۆزیرانە لە بینی مالیکی و لە بینی سوودانیا کە ئەم دوانە لە ڕکابەرێکی دوو درێژان تا ئێستا هەرچەندە مەسەڵەن ساغیان کردو چوارچێ هەمانی کە مالیکی دیاری بکەن یا کاندیدی بکەن بۆ سەرۆگۆزیران، بەڵام کێشەیە بە دوای قسەکانی ترامپ و یا هەڕەشەی ترامپ لەو بەرەوە کە قبولی ناکامالیکی بێ دۆخەکەی خچۆتەوە جێگەی خۆی. بۆ ئەمەش ئەبێ بڵێن ئەزای چۆن مەسەلەکە بە نیسبەت هەڵبژاردنەکانەوە تا لە کاتی هەڵبژاردنەکانە خودی ڕکابەری لایەنە سیاسیەکان بە شیعەکان و بە سونەکان و بە ئەحزابی ناسیۆنالیستی کوردەوە عمومەن لە قەیرانێکی ناوچەیە دەگیر بوون لە پەیوەند بە شەڕی ئێران و لە دۆخی سوودیاوە لە پێن ئایندەیەکە عێراق بروچۆڕان نامەعلوم بوو کە ئەوەی کە دوایام چەشمە چێشانی ناوچەکەیە هەیە دۆخی ئێران لە قابلی ئاڵوگۆڕە لە سووریا دۆخێکە هەیە هەموومانە خەیرانێکی ئابووری و سیاسی ناوچەکە دروستکردووە کە بێکاریگەر نییە لەو هێزە سیاسیانەی کە ئەمڕۆ لە مەیدانی سیاسی عێراقا ڕکابەریەکەن ململانەیەکەن و کێشەیان هەیە و مەسەن بۆ نمونە ئەگەر تەواوی ماوەی حکومڕانی یا دەسەڵاتی سیاسی چوارچەوەی هەمایی و شیعەکان لە عێراقا سیر بکەین لە دوای 2023 باڵادەستێکی گەورەیان بووە. بەڵام ئەو چوارچەوەی هەمانیە ئەو ڕێکەوتنانی کە بوویانە جار بەجار کێشەی تێکەوتوە بەپێی هاوسەنگی هێزەکان بەپێی ئەو ئاڵوگۆڕانی کە لە دۆخەکایە هاتووە، مەسەڵەن یا ئەو هێزە چەگارانەی کە زۆر جار لە دەروی پێگەنانی حکومەتە هێزی فەرمی نەبوون دەورێکی باڵادەستیان لە دەسەڵاتی عێراق و کێشەکانی عێراقا بوو. ئەمانە هەمووی کێشەیە بوون کە بەپێی وەکووت بەپێی هاوسەنگی هێزەکان ئەم لایەنانە گۆڕاون ئەوەی کە مەسەن تۆسەیە کە هەر لە دوای
دوای دۆخی تشتینەوە کە راپەڕینی خەڵکی بەغاو جنوبی عێراق گەیشت بۆی کە لە تحلیلی خیرا سوودانی بێت بڵین ئایا بک بۆ ئاگرا یاخۆ مەسە بڵین بۆ نمونە لایەنێ بێ کە ئەو بێتە نوێنەری ئەو دۆخە و بەتابەتی کە هەڵسانەکانی تشرین جۆرە پاشەکشی پێکرا ئەمەوەی مەبەستمەوەیە کە خودی پێکێنانی حکومت بەر لە پەرلەمان بەر لە ئەم هەڵبژاردنانە لەو مدەی کە سوودانی حاکم و بە هەر هاوسەنیە کەوەری توانی ڕاگیری بکە لە بینی ئێران و ئەمریکایە کە یەکێک لە کێشەکان لە عێراقا ئەو هاوسەنیە ئەو تەوازنەیە کە هەرهێت سەرک کۆمارێ سەرک وەزیرانێ یا حکومەتێک بتوانێت ئەم تەوازنە ڕاگرێ مالێکی تا حدێک بە بچووی من لە دورانە کاتوانی بەڵام ئەمە بە پێ و ئاڵگۆڕانی کە باسم کرد کە لە ناوچەکە هەیە ناتوانێت بەردەوام بێ و لەبەر ئەوە بێ حکومەتێ پێک بێنن کە هەم ئەمریکا ڕازی بێ و هەم ئێران ڕازی بێ قبولیکە بتوانێت حکومەت بێت کە بتوانێت تەوازنە ڕاگرێ و خودی چوارچەوەی هەمانی کە ئێستا کەوتونەتە ناو کێشەیەکی گەورەوە ئەم تەوازنیان ئێستا بۆ ڕاناگیرێ بە تایبەتی وەکوسە تۆ ئیشارەت پێیا کە کاندیدێکی زۆریان هێنای پێشەوە هەموو کاندیدانە چوون بە هەوایە و دەوریان نەما هەمووش ئەمە سینناروێ بوو دروستیان کرد ئەسڵی منافەسەکە ئەسی ڕکابەرەکە لە بینی سۆدانی و مالیکەیە ئەم دوو لایەنە ئەیانەوە ئەم دوو کەسایەتەیە ئەیانێت بە هەر قیمەتێ بێ بە هەر جۆرە بێ سەرۆکوەزیران وەگرن و حکومەتێک بەوەی کە خۆیان ئەیانەوە پێشی بێنن و هەر لە هەردوو لاشیان لە هەم لایەنگریانەیە هەم دژایەتیانەیە ینی کەسانی هەن کە پێیان باشە مالیکی بێ لە ناو چوارچەوەی هەمانی مەبەست بە ینی ئەگەر چوارچەوەی هەمانی بگاتە تەوافق بکاتە ڕێکەوتنێ لایەنەکانی کە ئاسانە بۆ لەم هەموو کەین و بینیان لەم ئەخیرانە ئاگاداری خۆشت کە زۆرە چوارچەوەی هەمانی تەوافقی چاکرد کە مالیکی دابدرێ هاو بۆ چوو بۆ لای سونەکان هاو بۆ لای کوردەکان هاو بۆ لای بارزانی چوو بۆ لای تالبانی بۆ چوو بۆ لای سونەکان جۆرەگەوەی کە سەرنجڕاکێژە بەڵام ئەو هەڕەشەی کە یا ئەو ڕەفزەی ئەو قبوڵنەکردنی ترامپ کێشای بەو هینەیە بۆ کاندیدەکە قبولی ناکە مالیکی بێت جۆرە وەختۆخی ئاڵۆز کردەوە ئەگەر ماوەیەکی زۆری خایان بێت لە بینی ئەوەی سۆدانی بیا مالیکی بێت دوای ماوەیەکی زۆری خایان بەڕێ من و بە جۆرێک بەهر ناچارێ بێ ڕێکەوتنێکیان کرد کە مالیکی بێت بەڵام ئەمریکا جاریشکە بردیدەوە ئێستا ینی ئەسڵی مەسەلە پێکهێنانی حکومەتە بەلەوەی سەرە کۆمار بێ ڕاستە سەرە کۆماریش ئێستا کێشەیەکە لە بینی پارتی وێچێتی پارتی باسی ئێستەخاغاتی خۆیەکە یەکێتی بەهی خۆیە زانێ ئەمانش نەبڕاوەوە بەڵام ئەگەر چوارچەوەی هەمانی هێزە شیعەکان بگەنە ڕێکەوتنێک کاندیدێک بۆ سەرە کۆماردانن ئەوی کرد بە پێوای تەوافقەر ئێستا کێشەکە لەم کەینوبێنای ماوەتەوە کە دوای ئەم ڕەفزەی ئەمریکا ئەتوانن چی بکەن بەتایبەتی بۆ مالیکی نەوەک ئەمریکا قبولی ناکە ئێرانیش تەردیدی هەیە لەسەرەوەی کە ئەتوانێت ئەو تەوازە ڕاگرەیانە بۆ معلوماتی خۆشتان مەسە بۆ نمونە هەتا مالیکی بۆ ئەوەی کە بێتە سەرە کۆمار هەتا نامەی ناردوو بۆ سیاسەتمدارانی ئەمریکا کە وعدیاوە کە هێزە میلیشیاکان دوور خاتەوە و پەیوەندی لەگەڵ ئێرانە ڕاگرێ بەڵام نەیتوانێت ئەو ئاعتیمادە بەدەست بێنێ هەروەک نەیتوان ئاعتیمادە بەدەست بێنێ لەلایەن ئێرانی شۆجارە تەردیدی تێکەوتووە کە مالیکی بێتە سەر کۆماریانە بێتە سەر ئەمە سەرک وەزیران ڕاستە واقعەتێکە کە وەزعی عێراقی لە جێژاوەکە ڕاکردووە کە ناتوانن حکومەت پێبێنن هەڵبەتە ڕاستە هەڵبژاردن تەواوە بەڵام قەیرانەکە و دۆخەکە بە ناجێگیری ماوەتەوە و معلومی ژنیەکەی ئەمە بە چارەسەرێکی دیاریکراوەگات ئاماژەدان بەوەدا کە ئەبێت ئەم حکوومەتەیان سەرۆکوەزیرانی داهاتوو هاوسەنگێک ڕاگرێ هەم لە نێوان ئێرانیش و ئەمریکا بەڵام ئەم دوو وڵاتە وا خەریکە ئەگەنە جەنگەوە قسە لەسەرەوەکە بگەنە جەنگ چ جۆرە حکوومەتێک دەتوانێت هاوسەنگی لە نێوان ئەم دوو هێزەدا ڕابگرێ بەکردەوە ئەمە چۆنی ئەکرێت بەبووچی من ئەم بوو دۆخی کێسەش ئایا شەڕە بەیان نابێ مەسلەیەکە ئەوەی کە ئەوە مەسلەیەکی ترە بەڵام ئەوەی بە من پێم وایە ئێستا چوارچەوەی هەمایی کە لەباری دەستوری و لەباری ئستەقاقی
انتخاباتیەوە کە پیان سپێرا ئەوان حکومەت دروستکەن ئەوانیش چاوەڕێکەکەن دۆ خەبەر و چۆڕە نەگەوەی ئەتوان جارێ باسەکە لە ئەسلا ئەو ململانی کە لە بینی ئەمریکا و ئێرانە هەیە چەندین ساڵە کە ئەم ململانەکە ناوەسێ بەڵام ئایا بە شەڕگاناگە باسێکی ترە حتاگە تەوافقیشکەن ململانێ لەسەر ناوچەکە و موقعەتی ئێران چۆنە بێ ئەمریکا دەوری چ شتێک فەرزەکا بەسە ئێرانە ئەمە باسێکە بەڵام ئەنی چوارچەوەی هەمانی و جەماعەتی شیعە کە ئەبێ حکومەت پێوێن چاوەڕێکەکەم دۆخە بەرجۆڕە ئیتفاقەکەن یا شەڕەکەن مانایەک ئێران تەسلیم بە سیاسەتەکانی ئەمریکا ئەبێت بۆ خاڵانی کەدایناوە ئەبێ ئەمریکا ملکەچی بێ یاخو بەرەنگاریەکە و دۆخێکی شەڕ دروزەبێت کە بە وچوی من ئەمریکا هەوڵەیە شەڕ نەبێت نایەوێت شەڕ بێ کۆچگەزانێت ئەگە شەڕ بێ ئێران پارچە پارچا بێ دۆخێکی نالەبار و یێژاوی سیاسی و ناسەقامگیری کە هەر چەندین هێزی میلیشە ناوچەیەکە گرن ئەمە بە خازانجی سیاسەتەکان و نەخشەکانی ئەمریکانێن ناوچەکە وە لەسەر ئەمەشەکە فقط جارێ بەس هەڕەشاکە جارێ و ئێران خۆشی ئەمە باش دەزانێت ئەزانێت کە ئەمریکا ناوی بروخێنە ئەنی خودی کۆماری ئیسلامی لەسەر ئەمە جۆرێک ساغن بەڵام شەڕیش ئەگەرێکیت ئەوەی کە بەرەچۆڕە بۆیە پێکێنانی حکومەت عێراقا لە ئێستا هەتا هێزە کوردەکان هەتا سونەکانیش جۆرێک ئەگەر سەرنج بی زۆر تەرکیزیان لەسەری نییە بنی فشار نهێندووی کە بێ لە کاتێکی دیارەکە ئیلا حکومەت پێک بێ هەر ململانەی ئەیەن و ئەیبەن ئەوەی کە هەتاوی کەوتم مثل لە قسەکانی تو پێشنیشە ئەوەی کە چەند کاندیدێکیان نبوو جۆرێ وەخت کوشتنە ینی بە ئەنوا شێوە کاتەکە کوژن چاوەڕێکم زان دۆخەکە بەرەوەیەوە ئەمە سیاسەتێکە کە لایەنە سیاسەکان کە چەند هێزێکن کەیانە حکومەت لە عێراق دروستکەن و تەوافقی بێ کە حکومەتەکە تەوافقی لە بینی چەند هێزێکە و دەخالەتی خەڵکی تیانەیە ئەمە واقعەتێکە بەرەوەڕوا کە چاوەڕێکن ئەم ململانی ئەمریکا و ئێران لەکوایەک لای ئەبێت و لەکوێ ڕاوەستانێکی تێکەوە یا شەڕێکە بێت دۆخەکە تەواو ئەگە مەسەن بۆ منە شەڕ بێ بەڕی شەڕێکی گەورە بێ و ئێران پاشەخشی گەورەی پێ بکرێ چوارچەوەی هەمانیش ئەو مۆقعەتێسە و پێگەی ئێستی نامێنێ و خودی حزب کوردەکان و سندەکانیش جۆرێکی کە تعامل معاملە لە مامەڵە لەگەڵ دۆخەکەن لەگەڵ چوارچەوەی هەمانیە خودی چوارچەوەی هەمانیش ئەو پشتیوانی کە ئێرانێکا و چەندی ساڵە حکومەتێکە پێهێن و لەژێر سایی دەور و دەخالەتی ئێرانەیە بۆچوی من دوای ئەم ئاڵوگۆڕانە و پاشەکشە بە مۆقعەتی ئێران دۆخەکە لە عێراق شاگۆڕێ ئەگەر بێت و بە ئەنجامێک گەیشت و حکوومەت پێک هات ئەگەر سوودانی بوو یان مالیکی بوو چی شتێک ئەگۆڕێ لە کۆمەڵگەی عێراق و بەتایبەتێگەر لە ژیانی و گوزەرانی خەڵکی ئاسایی کۆمەڵگەی عێراقەوە تەماشای بکەین جیاوازیان چییە هەم بۆ سەرۆک وەزیران هەم بۆ سەرۆک کۆمارەگەرێکێک بێت لەو کاندیدانە چی جیاوازیەکی ئەبێت لەگەڵ باقی ئەوانی تردا 2023 چوارچەوەی هەمانی ئەم هێنان و بردنی هەیە و ئەنوا سەرۆک وەزیرانی دامەزرانوە ئەنوا تەوافقاتی کردو لەگەڵ لایەنەکانی ترا لە ماوەی ئەو لە 2023 تا ئێستا هیچ شتێک بە قازانجی خەڵک نەبووە هیچ شتێک بۆی کە فقط حکومەتێکی تەوافقیە کە چەند هێزێکی میلیشیا بە قەومی و بە تائیفی حکومەتیان پێگەناوە کە هیچ پەیوەندیەکی بە بەرژەوەندەکانی خەڵک بە دۆخی ژیانی خەڵک بە ئایندێ بە سەقامگیری سیاسی ناوچەکەیان نەبووە بە پێچوانەوە هەر کەسێ هاتبێت لە سەرەتای پێگەنانی حکومەوە لە مەسەندە مالیکی خۆیەوە بیگرە لە عادل عەبدولمەهدیەوە بیگرە لە بەرحاس من ناوەکە هینایەتەوە خیاڵم زۆر بەیان هەموو ئەمانە جیاوازێکی ئەوتوی نەکردووە کە کاریگەری هەبێ بۆی کە ژیان و گوزرانی خەڵک لە عێراقا ئەمنیەتی هەبێ باش بژێوی هەبێ بێکاری نەهێڵێ و ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکە هەتا ڕاستە لە تەحلیلی ئەخیرات دوای ماوەیەک کەەوە علاقی بە سیچ سەرۆک کۆمارێکەوە نییە کە جۆرە ئەمنیەت گەڕاوەتەوە لە عێراقا بەڵام لازال مەترسی لەسەر ژیانی خەڵکێ مەترسی لە ئایندەی عێراقێ و ئەو خابی لە هەموو وەختێک ئەم هێزە سیاسیانە لە شوێنێکە بنەوە بەیەکە شەڕینا خۆ دروستکەن وە سیناریۆکانە بینین دەخا مەسەن بۆ نمونە ئەو
چەشمکێشەی لە بینی حکومەتی بەغا و حکومەتی هەرێما هەیە تا ئێستا موچە ئەوە چەند ساڵە کێشەیە کات کێشەیە هەرڵێ چارەسەرێکن و هەر دانووسانەکەن لەسەری بەڵام هیچ دانووسێنێک ئەنجامێکی نایە بەدەستەوە و لەسەر هەموو مەسایلێکە پەیوەندی بە ژیانی خەڵکەوەیە فقط ئەڵێ دانووسانەکەین بەڵام ئاکامی دانووسانەکان ئەنجامەکانی دانووسان چشتێکی یاوە دەسەوە بەڕێ من بێکاری بە شوێنی خۆیەتی نالەباری دۆخەکە بەر لە شوێنی خۆیەتی هەتا مەسەرم بڵێن بەتایبەتی لە بەغا و جنوبە جۆری کارەبا و جۆری خزمە گوزارەکان کە لای خۆشمان خۆزە گوزارەکان لەباری تەندروستی لەباری زۆر مەسایلەوە نەک چارەسەر نەکراوە بە هەنێ جار زۆر خراپتر ژەبێ بەرحاڵ ئەم بەمانایەک هەر سەرک وەزیرانێ بێ پێش ئەم مقابلەی کە تۆ لەگەم نابیکەی مالیکی بڵاوی کردۆ ئەڵێ بەس هەڵم ژەرم بەسەر کۆمان موچەی کوردستان حەلەکەم مشکلی کێشەی موچە حەلەکە ئەمە باوازێکەکە چون بە هەر قیمەتێ بێ بەسەر کۆمار بەڵام مەسەلەی ئەسی ڕازیکردنی ئەمریکایە نەگەوی تۆ موچە ینی ئەگەر ینی موچە کاتە حەلەبێ ئەگەر حەلەبێ بۆ بێت تۆ چاڕانێکی خۆبی بێسەر کۆمار ئەوە حەلکەی ئەی بۆ سوودانی نیکە ئەی بۆ هەر کەسێکە بێ نیکە بۆ چوارچوی هامایی خۆیان ئەمە حل ناکەن بۆ پارتی وێکێتی ئەمە حل ناکەن ئەنی شتەکە لە دەستی پێکێنانی حکومەتە ئەنی سەرمایەکە هەیە بودجەکە هەیە ئیمکاناتەکە هەیە بەڵام وەیە کە هەر هەموو ئەوانی سەر کۆمار بوون هەمووانی کە سەر وەزیران پێکاتی حکومەت بوون لیستێک لە گەندەڵی ئاشکرا کە هەمویان بوون بە ملیار لێر هەمویان بوون بۆی کە پارێکی زۆران نادۆتە باخەکانی دەرەوە و ئیمکاناتێکی فۆقەعادە بخوانێت کە هەر هەمووشیانۆکو هێزی میلیشیا هێزی میلیشەکانیان بێبەری ناکەن لەوەی کە ئەو موچە بن بەوان المهم مەبەسمەوەیە کە ئاڵوگۆڕێک لەسەر کۆمارە نەدۆخی عێراق چاکە نەپەیوەندی مالیکی بێ یا سوودانی بێ هەر کەسێککە بێ ئەو پەیوەندیە ناجێژیری لە بینی حکومەتی عێراق و حکومەتی هەرێمە هەیە ئاڵوگۆڕێکی جدی بەسەر نایە چکە تەرکیبەکەی وایە پێکاتەکەی وایە ئەبێ حکومەتێ دووبێت لەسەر ئەساسی هاوڵاتین بێ هاوڵاتی بوون بێ نەک لەسەر ئەوەی ئەمە کوردە و ئەوە سونێ و ئەوە شایە ئەبێ ئەم جۆرە حکومەتە هیچ ئومێدێکی تیان نیە و هەمیشەش جار بەجار دۆخەکە خراپترەکە ینی بنەمای ئەساسی نەوعێتی پێکێنانی سیستمێکە کە پێکێنانی حکومەت لەسەر ئەساسی تائیفی و قەومی ئیسلامی دامەزراوە ئەمە خودی ئەمە کێشەکەیە کە ئەمە دەوری نەخشی سیاسەتی ئەمریکایە کە ممکنە ئێرانیش هەمان دۆخی بەسەر ئەوەی کە ئێسش لە سووریاوە تا جۆرێک لە شەڕی هێرشەکانی ئەحمەد شەر بۆ ناوچی ڕۆژئاوا مەسەلەیەکە ئەنی ئەبێ ئەم جۆرە لە دەسەڵاتی ئیسلامی دەسەڵاتی تائیفی دەسەڵاتی قەومی کۆتایی پێبێ ئەمە کۆتایی پێنەیە ئەم دۆخە بە معنای خۆیمەتەوە موشیلەکە فڵان بەسەرەکەەوە نێ بۆ جوابی سوالەکەیتەوە ئەگە مالیکی بێ فەرقەکە ئەگەر سوودانی بێفەرقا ممکنە لە جۆری پێکەنانی حکومەتیانە ئەم کابینێ دروزەکە جۆرە بێ ئەو کابینێک بێ جۆر دروزەکە بەڵام ئەم کابینانە چی ئەەکەن هەرەوەکەن کە لە 2023 تا ئێستا کوردیانە و ئەم خەڵکە هەست بە ئەمانەت ناکە هیچ ئومێدێکی نییە و لازانیش هەوڵدان بۆ چوونە دەرەوەی وڵات و بڵاوبوونەوەی هەژاری بڵاوبوونەوەی بێکاری واقعەتێکە کە لە عێراقا زۆر بە ئاشکرا بینرێت هەرسەنەتەوەرەکەمان لەسەر عێراقە بەڵام ناتوانم پرسیاری کوردستانیش نەکەم کە ئەگەر لە عێراقەوە 3 مانگە حکومەت تشکیل نەبووە بەڵامەوە لە کوردستان ساڵێک و 4 مانگە خۆ لەوێ کێشمەکێشی نێوان ئێران و ئەمریکا و باڵادەستی ئەم هێزانە نییە یاخود هەیە بۆچی لەوێ دوای ساڵێک و نزیک بە 4 مانگ نەتوانرا حکومەت پێک بهێنرێت خۆیەتی پەیوەندە بەم باسەوە بە تایبەتی مەسەڵەن بڵێنێکێتی پارتی وەکو پێگەنانی حکومەتی هەرێم کە تا شەشکاری خۆیەکە و نای کاربەرەکەرە بەڵام هەمانەوەی شانی کە بۆ خۆیان ئیدارەی مەسائلی سیاسی و ئابووری و سەرمایە گوزاریەکەن ئەمە نەوەساوە ناشی وەسێنن بەڵام بەشێ لە پێکێنانی حکومەتی هەرێم دوای ڕفراندوم و دوای مەسایلتر کە پاشەکشیان پێکرات تەسلیم بوونەوە دانیان پێناوە چێکێتی چپادی دانیان بۆیە بناوە کە بگەڕێنەوە بەغا بۆ ئیتفاق لەگەڵ بەغا ئەوەی کە نوویست مەسەلەن کوردستان جیابێ اقتصادەکەی جیابێ بودجەکەی جیابێ هەموو شتێکی جیابێ و
حکومەتێک لە ناو حکومەتی عێراقا دروستکەن جۆرە ئێمە کەوتە ناکۆچێکی گەورەوە کەوتە چێشمەکێشێکەوە کە ناچاریان کردن گەڕێنەوە ناچاریان گەڕێنەوە بۆ پاشکۆبوون بۆ حکومەتی عێراق کە بودجەی لێ وەگرن ئیمکانات وەگرن لەما کاتا لە ژێری شۆ خۆشیان ئەنواع ئیمکاناتیانێ هەتاوەی کە مەسەرەن سنوورەکانیان پێ دیاریکردن چاڵەنەوتەکانیان پێ دیاریکردن و نردنی باج کە بینرنەوە بۆین وەرحاصل زۆر مەسایدە کە زۆر سنوورداریان کردوون و ئەم سنووردارکردنە بۆی کە چاوەڕانەکەن چه حکوومەتێک لەگەڵیان ناڕێەکەوێت چۆن بکوتم سوودانی تەوازنی بینی ئێرانی ڕاگر چ سەرۆکوەزیرانی ئەم تەوازنە ڕاگرێت خۆشیان نازان جارێک تێدی ماریچەکەن جارێک تێدی سوودانیەکەن و چاوەڕوانەکەن بەجالەوەی کە چاوەڕانەکەن حکوومەتی عێراق چۆن پێبێ و ئەمان پێگەیەکیانە بێت لە حکوومەتەیە هەر پێگەیەکیشان بێت لە تاحلیە خیرا ناتوانن نوێنەری خەڵکی کوردستان بن نوێنەری پارتەکانی خۆیانە نوێنەری حکوومەتەکەی خۆیانن و ئەمەش پەیوەندە بەوەی کە خۆشیان لە قەیرانەکان خۆشیان لەوەی کە پارتیوێکێتی ناتوانن ڕێکەون و خەتیش ڕێناکەون شتیش ڕێشکەون شتێکی شکلی هەردوو ئیدارەیە هەردوو ناوچەی جایە ناوچەی زۆن و زۆنی زرد زۆنی سەوزە و ئەم دوو زۆنە بە هیچ جۆرێک کۆتایی نایەت هەتا ئەمانە لەسەر کار بن هەتاوانی کە ئەمە بەشی یەکێتی ئەو بەشی پارتیە ئەمانیش بەشێکن لەو جێژاوی کە لە حکوومەتی عێراقا هەم لە عێراقا دەوریان هەیە بە سلبی هەم لە کوردستانە ئەمەش جۆری حاکمێتەکەیانە مەبەستمەوەیە کە یەکەم چاوەڕوانی بۆ حکوومەتێکی شکلیش ئەگەر پێک بێنن کە تەوافکە بکەن هەموو ڕۆژێت لە دانوستانان هەموو ڕۆژێت کۆبنەوە ئەڵێ کۆبنەوەکەمان باش و نتیجەکەشی ئەنجامەکەشی دیار نیە لە ئەخیرا سەرەکەی چاوەڕێکرد کە حکوومەتی عێراق بەکوێکە تا جگەلەوەی لەسەر کۆمان ڕێناکەون ئەی مەسەڵەن حکوومەت سەرۆکی حکوومەتی هەرێم کێوێ هەروەیە کە نێچیروان بێ و لەم ئەمیکە سەرۆکی وەزیرانیش مەسئول بێ و کە داوای مەجموعی ئیمکانات دەکەن کە باوەڵ ئیدعاکە کە حکوومەتێ بێ و نازانم چی بێ و خزمەت بە خەڵکە بەڵام خۆی خۆ کەس دەستی نەکەن و خزم بە خەڵکە ئەو ئیمکاناتانی کە لە سنوورەکان و بە قاچاقی نەوت دەستیانەکەوێت زۆر بەشی بودجێ و موچێ و خەڵکاکە هەموو ئەمانە ڕاگیراوە هەموو ئەمانە وەستێنراوە و ئەتەوە تا مەسەڵەن بڕۆ بێژگە لە مانی 11 و 12 موچیانەوە مانی یەکی شتاسە نازانی بەرەوەکیۆڕە بەرحاڵ ممکنە ئەمانە بەکو جوزئات لە شوێنەکە مەعاملێکی پێکرد بیکەن بەڵام پێکێنانی حکوومەتی کوردستانیش پێکێنانی حکوومەتی کوردستانیش لە بین یەکێتی و پارتیا ماوەتەوە کە بە تایبەتی یەکێتی ینی بڵێن جۆرێک ڕکابەریەکە ناکۆچیەکە هەر لایەک ئێوە بەلای خۆیان ڕاکێشێت تەوازنەکە بگۆڕن هاوسەنگی هێست پارتیەوەی زیاتر تەنازل بە یەکێتی بکە یەکێتیش ئێوێ ئیمتیازاتی زیاتر لە پارتی وەرگرەوە بەمعنایە تەوازنەکە تێک نەچێت بەرحاڵ حکوومەتی ئەمانیش بەم زوانە بتوانێت پێک بێنرێت لە کۆتاییدا لەسەر ئەوەی کە جەماوەری خەڵکی ناڕازی ئەوانەی کە لەسەر شەقامەکانە چەندین جار هاتوونەتە مەیدان و ناڕەزاتیان دەربڕیۆ و ئەوانش کە نەهاتوون و پەیامەکانی خۆیان بە چەندین شێوەی جیاواز گەیاندووە کە ناڕازین لەم دۆخە ئەتوانن چی بکەن هەر لە چاوەڕوانی پێکێنانی ئەم حکوومەتانەدا بمێنەوە یاخود ڕێگایەکی تر لە بەردەمیاندا هەیە بەڵێ من ئەو ڕێگەی کە خەڵک لەسەر مەسەلەی ڕۆژئاوا گرتی ئەو هێزە گەورەی کە سەدان هەزار خەڵک لە هەموو شوێنەکە هاتنە سەر شەقامەکان و نایەکیان نە بەڕووی سیاسەتەکانی ئەحمەد شەر و ئەمریکا و تورکیایە وەکە بە معنایەکە توان بڵێم کاریگەریی باشی بوو بەڵام ئایندەی دۆخەکە بەڕۆکیۆرا باسێکی تر لە شوێنێکە قابلی باسکردنە و بەڕێ من بەو قەبارەی بەو نفوزەی کە جادەکە خەڵک شەقامەکانی گرت و مەیدانی شاری شارەکانیان گرت بە هەمان شێوەش بە هەمان ئیمکاناتەوە بێنە سەرجادە هەم بەغا ناچارەکەن هەم حکوومەتی کاربەرەکەری هەرێمیش ناچارەکەن کە تەسلیم بێ بە خواستەکانی خەڵک بەڵێ من ئەو ناڕەزایەت و خۆپیشاندانە بەرفراونە ئەگەر بەردەوام بێ ئەگەر ئەم ماوەیە کە خۆیان ناوێنین یەگرتووی و نازانم چی بۆ لەسەر مەسەلەی نەتەوایەتی یانە یەگرتووی کورد لەما کاتە هەمان پەرچەکردار بەبووین پێویستە بەرامبەر حکوومەتی ئێستای هەرێم بە حکوومەتی عێراقیشە
نمایشێکی گەورەی تیا بکرێ کە ناچاریان کە بۆچی من مشکلەکە نەبوونی پارە نییە کێشەی مالی نییە و کێشەی قایرانی ئابووری نییە ئەوەیە کە خۆیان ئەو ئیمکاناتانی کەژێت دەستیانە جگەل لە تاڵانی و جەردەی و دزی شتێکی ئەمە گیرفانکردنی شخصیاتەکان و هێزەکانی خۆیان ئەمە بەڵام ئەو حەجمەی کە نیشاندرا لە بەرامبەر بەرگریکردن لە ڕۆژئاوا مەفروضە بە هەمان خبارە و خەڵکی کاتن بە هەمان ڕۆحێت و بە هەمان دەورەوە بێنە سەرجادەکان ئەتوان فەرزیکرد بەسێران هەرچەنە وەکو نازم خۆشتان ئاگادارن مامۆسایان بڵێن ڕابەرانی مامۆسایان ڕایانگادووە کە بەم زوانە کارێکی لەو چەشنە بکەن و هیوادارم سەرکەوتون و لێرەشم ڕاگەنم هەمومان بەدەنگی ئەو خواستی مامۆسا ئەو داوایە ئەو پێشنیاری مامۆسایانەوە بچین کە یانە ناڕزاتێکی گەورە لە ناوچەکەیە لە شارەکانی کوردستانە پێک بێت هیوادارم توانین ئەم کارش بەینە پێشەوە و فەرزیکەین بەسەر ئەمانە کە موچەی ئەو دووماغە و موچەی ئەو دووماغی کە 2005 لەگەڵ موچەی ئێستا بە فۆری و دەست بەجێ حەقی خەڵکە و بیاندنەوە. عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس لە بەرنامەکانی ئەمشەی پێشەنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان موشانێکی کورت و پاشان سەبارەت بە ئەگەری لێدانی ئێران لەلایەن ئامریکاوە بەرنامەمان دەبێت و لەگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی ئازیز بەردەوام لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئێستاش دەچینە سەر تەوەرەی دووەمی بەرنامەکانی ئەمڕۆمان کە تایبەتە بە ئەگەری لێدانی ئێران لەلایەن ئەمریکاوە. ئەم بابەتە شتاوتێ دەکەین لەگەڵ بەڕێز محەممەدی ڕاستی لە ڕابەری حیزبی حکومەتی سقەتی ڕسمی. حەمەی ڕاستی ئێوارەت باش و سپاسکە لەگەڵمانیت. ئێوارەی جەنابیشت باش. منیش سڵاو ڕێزم هەیە بۆ بینەرانی پێشەنگ تیڤی. زۆر سپاس. ئەمریکا کەشتیە بە ناوبانگە سەربازیەکەی نزیکی کەنداو کردوتەوە و لە ئاستێکی زۆر فراواندا باز لەوە دەکەن ئەکرێت ئەمریکا لە ئێران بدات هێرشی بکاتە سەر هێرشی سەربازی مەبەستە. تەنانەت هەندێک باسییان لەوە دەکرد کە ڕەنگە هەینی ڕابردوو ئەم هێرشەی بکردایە. بەڵام ئێستا ئەم دوو وڵاتە لە دانووسانان گفتوگۆکەن. پێتان وایە ئەم دانووسانانە ئەوەی کە ئێران باسی کردبوو زیاتر مەبەستی ئەمریکا چۆکدادانە بە ئێران و ئێران تەسلیم بکات، ئەم گفتوگوۆی ئەنجامێکی دەبێت یاخود ئەگەری لێدان و هێرش بە ئێران هێشتا مەسەلەیەکی جددیە. هەروەها خۆتان شارەتان پێکرد ئەمریکا هێزێکی زۆر و کەشتێکی زەبەلاح و بە تیارەی شەڕ و بە بۆمب و بە هەموو نەو ئەسلحەیەکی قورس هاتووە و دەوروی ئێرانی محاسرە کردووە لە دەریای عەمان و خەلیجی فارس و ئەو ناو. بۆیە ئەگەر گەرەکی نەبوو لێیبا بۆ هات. ئەگەر لە نەزەر منتقیۆ تماشایکەین عەقڵ ناگرێ لێیبا، چونکە بە زەرەریەتی ئەمریکا لەم شەڕانە کردوویەتی لەم وێرانیانە کە لەم وڵاتانە بەباری هێناوە قازانجێوای دەست نەکەوتووە و لە هەر کوێکیش دەخاڵەتی بۆ وێرانی بەبارهێناوە. لە بەعدێکیشیا وەک ئەفغانستان بە پەلەپڕوزە ڕایکردووە. بۆیە منتق ئەمە ناڵێکە لێیبا، بەڵام ترامپ و منتق کوجا مەرحەبا. کارهەیە کە ترامپ لەم دەورە کردوویەسی
و زەرەرهایە کە لە بەشەریەتی متەمەدنی داوە، خوێنهایە وا ڕشتوویەتی، وێرانی هایەک وا بەباری هێناوە، زۆر کەم وێنە بوون. بۆیە لێشیدا زۆر غەیرە منتەزرە نییە. ئەو کەشتیە زەبەلاحە هێناویەتە ئەو ناوگانە، ڕۆژێ بەو جۆرە باسیەکەن، ڕۆژێ 80 ملیۆن دۆلار خەرجیەتی، چەند هەزار نەفەر کەسیاتیا لەناو ئەو کەشتیا و بە خەدەمە و بە تۆپتەقێن و بە دەم و دەستگاهایەکۆ کە لەگەڵ خۆیانە هێناویانە. ڕاستە هەدەف ئەساسیەکەی تەوقاندنە، هەدەف ئەساسیەکەی ئەوەسە کە ئێران کێشێتە ژێر ڕکێب خۆی. ئەو خاستانە واهەیەتی بەو جۆرە تایسە عێراقچی باسی کردووە وەزیری خارجەی ئێران، ئەڵێمە تەسلیم ئەو خاستانەی ئەمریکا نابین، حاضرین دانوستانەکەین وەلێ نەک لە ژێر زەبری هەڕەشەی شەڕە. ئەلبەتە ئەمە هەڕەشەی شەڕە ئەوان هاتوون و دانوستانیان کردووە، بەڵام بە هەرحاڵ ممکنە پاشەکشێشکا ئێران، ممکنە خاستایەکی ئەمریکا بەراورد کا. بۆیە ئەڵێم ئیمکانی هەست ئەویش قبوڵی نەکا، بۆ ئەوە قبولکردنەکەیشی ئێران قازانجە وایتیانەکە. باشترین قازانج بۆ ئێران ئەم فەزای شەڕەسە کە بەسەر خەڵک ئێران و ڕایگرتووە، و ئەمە زەربێکی کوشەندەیە بۆ خەڵکی ئێران. خەڵک دەست ئەمە دروست ئەوە بپرسم، چونکە زۆرێک لە لان ئۆپۆزیسیۆنەکانی ئێران ئەڵێن ئەگەر بێت و ئەمریکا حەملە بکات بە ئێران، ئەوە جمهوری ئیسلامی لاوازە بێت و دەرفەتی ڕوخاندنی کۆماری ئیسلامی ئەبێتە ئەگەرێکی بەهێز لەلایەن جەماوەری خەڵکەوە. بۆی ئەمە بە قازانجی خەڵکی ئێرانە بێ ئەگەر بێت و بۆ نمونە ئەم هەڕەشانە جددی بێت و ئەمریکا هێرش بکاتە سەر ئێران. بەڵێ دوو نوع بۆچوون هەیە، بۆچوونێکی ئەم ڕاست و ناسیۆنالیست و بۆچوونێکی فاشیستیە کە بەقەی سەرە دەرزیەک وەزعیەتی خەڵک و ژیانی خەڵکیان نییە لە بەرچاوە، تەماشای یەکەیەکەیان کە. ئەوە ڕەزا پەهلەویە ئەڵێت جا ژاپۆن قازانجی کرد کە ئەمریکا لە ساڵ 1945 لێیدا و ئەو هەموو وێرانیە و 350,000 نەفەری کوشت و دوای 80 ساڵیش ئیسا ئەنواعی سەرەتان و ئەنواعی نەخۆشن هین ئەو تەشەشعاتە هەیە. ئەمە ئەشێ چ منتەقێک ئەمە قبولکە، ئەمە بە قازانج خەڵکە کە ئێران بێ بە کشوەرە سنعەتی وەک ژاپۆن با ئەمریکا بۆمب ئەتۆمی لێبا. هەرچەند ئیسا ئەم دانیشتانە هاتووە سەبەرەوە محتەدی پاشەکشەی کردووە و زۆرێکیان پاشەکشیان کردووە و ئەڵێن خەڵک هەر مبارزەیان ڕویان کردوە سۆ خەڵک، تا دوێتە بوو یانوت خەڵک خۆ دەرەقەتی نایە کاکەوە تەزاورات و کردمان و ئەوە زیندان بوو چوون و ئەوە ئەعدام بوو کردی و ئەوە هەرچێ ئیسا ڕویان کردوەسەوە خەڵک هەر مبارزەکەن و مبارزان کردوە. ئەم مەحەلەق لێدان و تەقلە لێدانە بە زوان ئێوە خۆ خەڵک چاویان هەیە، خەڵک عەقڵیان هەیە، ئەی بینن. مجاهدین پەیامی داوە، ئیطلاعیەی سادر کردووە و توێسی ئێمە شۆڕشی مسەلحانە ئەکەین لە ئێران و ئێعلامی کردوە چەند نەفەریان لێ شەهید بووە لە شارەکان ئێرانە. سپای کوردی، سپای ملی کوردستان ئێعلامی کردووە کە ئێمە لە ئیلام شەڕمان کردووە، ئەو نەفەر پاسدارمان کوشتووە، ئەو نەفەر لە خۆمان زەربەمان نەدیوە و هاتووینە سەدواوە و لە شارەکان تر ئێران وامان کردووە و ئەوە ئەحوازە لە منتەقەی ئەهواز و ئەوانە، ئەوە جەیشولعەد لە منتەقەی بلوچستانە. هەموو ئەمانە ئەسباب بازی دەستی ئیسرائیلن، نیروی نیابەتی دەستی ئیسرائیلن بۆ ئەوە ئێران
ببێ بە غەوغا و ببێ بە شەڕ و ببێ بە کێشە و ئێران بچوو بێتەوە ئەو ئارەزووە کە ئیسرائیل هەیەتی خۆی ببێ بە قودرەت لە مەنتەقا ببێ بە قودرەت. ئەوە کە خەڵکی ئێران مبارزەیان کردووە عەلەی جمهوری ئیسلامی لە ڕۆژی ئەوەڵ و حەتا ئیسا هەر 57 بوو فشاریان هێنا بۆ ژنان وتیان ئەشێ مەقنەعە بەن بەسەرتانە هەموو ژن و پیاوێک لە تاران و لە شارەکان هاتە سەر جادە وتیان ئێمە ئینقلابمان نەکرد بۆ ئەوە بگەڕێنە دواوە ما ئینقلاب نەکردین کە بە عەقەب بەرگەردین. لەو ڕۆژۆ هەتا ئیسا لە دەهەی 60 ئەو هەموو کوشتاریە کرد لە 67 لە باقی ساڵەکانە ئەم هەموو زیندانیا ئەم هەموو ئەعدامە ئەم هەموو شکنجە و کوشتاریە کردووە جمهوری ئیسلامی تا 96 و 98 و 401 و ئەم ئاخریشەکە ئەم 404 بوو خەڵک لە بەیانی مبارزە بوون بەر عەلەی ئەم زۆر و زۆر و ناحەقیە. خەڵک بۆ خۆیان تەشەکولیان بووە، تەشکیلاتیان بووە، هاوبەستەگیان بووە، ئیتحادیەی کرێکاری و تەشەکولهای تودەیە و تەشەکولهای مبارزاتی وجودی بووە، کۆمیتەهای کۆمۆنیستی وجودی بووە و ئەم کۆمیتە کۆمۆنیستیانە توانویانە زۆرێک لەو خەڵکانە بە دەور خۆیانە کۆبکەنەوە. بەڵام ئەمانە هاتن لەو ئاوەلێڵە ماسی بگرن و بە حکمی ئەوە کە ترامپ وتیەوە ئێمە هاتین و هاین بەڕێوە و جادەکان چۆڵ مەکەن و ئیسرائیل و موساد وتیان ئێمە هاین لە قەراق دەستانە لە خیابانەکان و ئەم پەهلەویە جەنایەتکارە وتی ئەوە من 50,000 نیروی سپای پاسداران هاتووەتە ناو خۆمان و مەترسن و ئەو نیرووە وا دفاعیان کردووە لە ئێران هیچ وەختەقە ناکەن لە ئێوە خەڵکیان کێشا سەر جادە بە ژن و بە مناڵ و بە پیر و بە جوان و شەوی پێنجشەمە و جمعە و جمهوری ئیسلامی بەو پەڕ جەنایەتکاری خۆی و خەڵکی دابەرتەقە و خەڵکی کوشت. ئیمڕۆژ وەختێک تەرەفدارەکان خۆی ئەیخەنە ژێر پرسیار و ئەڵێن بۆ تۆ ئەم تەکرد ئەگەر ڕۆژی پێنجشەمەکەی ئەم هەموو خەڵکە کوژرا بۆ ڕۆژی جمعەکەی ژوت هەر بێنە خیابان. ئەمە جەنایەتە ئەشێ تۆ لەگەڵ جمهوری ئیسلامیە ڕەدا پەهلەوی لەگەڵ ئەم دارودەسانە کە خودی هجری دەبیری ئەوەڵی حزبی دموکرات ئەڵێ ئاخر ئیمریکا ئەگەر دەخاڵەتی نەکردایە لە ئوکراینا ئیستا ئوکراین ئەوە وەزعی نەبوو. ئیمریکا دەخاڵەتی کرد 15 ملیۆن خەڵک ئوکراین ئاوارە بوون، ملیۆنها نەفەریان لێ کوژراوە. ئیسا 65 ساڵەش حازرن بگرن بە سەروەت دەستیان ناکەوێ. زۆرێک لە خاکەکەی نیوەی زیاتر لە خاکی ئوکراین رووسیە گرتوویەتی بۆ جەنایەتکاریەوە ئەو ئەوش وەک ئیمریکا کردوویەتی. تۆ ئەم ئاغی هجری تۆ ئەم ئاواتە ئەخوازی بۆ خەڵکی ئێران، ئاغی ڕەزا پەهلەوی تۆ ئەم ئارەزوە ئەەکەی بۆ خەڵکی ئێران کە بە قەول خۆت ئەوەڵ وتە 50,000 نەفەر لە نیروەکان ڕژیم و دوایە وتە 100 پێ زیاو بووە خەڵکی زیاتر بەم قسان تۆ فریویان خوارد. خەڵک ئامادەی ئەم شەڕە نەبوون، خەڵک خۆیان حازر نەکردبوو بۆ تەقەکردن و بۆ کوشتار. ئەوە تا تۆ ئەتوانی بەیانیەی سندیکای کاریگەرانی ئۆتۆبوسڕانی تاران خوێنی تۆ ئەڵێ تا ڕۆژی 11 ئێمە 35 نەفەر لە خەڵکمان گیانی بەخت کرده بوو. بەڵام لەو دووشەوە ئەوەوە خۆت ئەیبینی چە خۆت و تەواو بینەرانی ئازیز بیستویانەوە ئەیبینن چی کراوە بۆ خەڵکە، چ جەنایەتێک کراوە بۆ خەڵکە. بۆیە بەڵێ ڕاستە فەرمووی کەسانێک هەن زۆر عەجایب گەورەیان کردوونە تۆ ئەنواعی تەلەڤیزیۆن و دەستگاهای تەبلیغاتی وەک ئێران ئینتەرناسیۆناڵ و وەک سەدای ئیمریکا و وەک BBC هەر هەمووی ئەمانە زۆر خراپتر لەو دەورە واخمێنیان بردە ناو ماڵ، ڕەدا پەهلەویان بردە ئاسمان، هەموو جۆرە تەبلیغیان بۆ کرد. ئەم خەڵکیاناوە فریودا، ئەم خەڵکیانە ئەوە حەوردە سەر جادەکان بەبێ هیچ وەسیلەیەک حتا بەردیان پێ نەبوو دفاعکەن لە خۆیان. و ئەمە جەنایەتێکی تاریخیە
ئەمانە ئەشێ چەندێ جمهوری ئیسلامی جەنایەتکار و بێڕەحم و بێمرەوەتە هەر ئەونەیش ئەمان وەک یەک ئەشێ ئەمانە مەحاکمە کردێن بە موسادیانۆ بە ترامپیانۆ بە ئەم ڕەحبەرە قولابیانۆ وا خۆیان کردووە بە ڕەحبەر خەڵکو و هیچ کەسیش حاضر نییە قبولیان کە هەر ئیسا وادارەکان خۆیان لیان هەڵگەڕاوە. بەڵێ ڕاستە کەسانێک ئارەزووی ئەم بزوستە ناڕەزایەتی ئێستا لەکوێ ئەوەی کە باز دەکرێت کە دەیان هەزار و تەنان باز لەوە دەکرێت 40,000 کەس گیانی لەدەستدا بێت لە ناڕەزایەتیەکانی ماوەی ڕابردوودا. ئەگەری لێدان لە ئێران چی لەم بزوتنە ناڕەزایەتیە دەکات؟ بەهێزی دەکات یاخود بەکوێی دەگەێنێت؟ ئەوەڵەن تا ئێرایە هاوڕێ بناریگیان تا ئێرایە زەرەرێکی زۆر زۆر کەوتووە لە خەڵک خەڵتان خوێن بوون، خەڵک عەزیزەکانیان لەدەستداوە. من هەر لێرۆ لە قوڵایی دڵمۆ و لە قوڵایی دڵ تەواو ڕەفیقەکانمۆ لەم حزبمانە لە خەڵکی ئێران سەرخۆشیەکەم خۆمان بە هاوخەمیان نەزانین، بە تایبەت ئەو کەسانەوە کەسیان لەدەست چووە. ئەمە لەگەڵ 401 و باقی وەختەکانی ترا تەفاوەتی بوو. تەفاوەتەکەی ئەوە بوو ئەو وەختەکانتر خەڵک بە ئیتکا بە خۆیان بە ئامادەگیۆک وا بوویان بە ئیمکاناتێک وا فەراهەمیان کردبوو بە تاقەت و بە حوسڵ و دەست بە ئەساو ئەچوون بە ڕێگا ئەعترادیانە کرد و تەظاهوراتیانە کرد. ئەوە بە لێشەو خۆیان نائەدا بەدەنیۆ. بەڵام ئەم تەبلیغاتە ئەم جەنایەتە گەورەیە خۆڵقان. تەفاوەتەکەی ئەوەسە ئیمڕۆ جمهوری ئیسلامی لەم کوشتارەی سەر کەمیا زۆر 40,000 20,000 30,000 بۆ من یەک نەفەریشی یەک نەفەرە وەکو من وەکو ئەو ئاغانەوە داوا ئەکەن خەڵک بێنە سەر جادە، بۆ من هەر زۆرە یەک نەفەریش بێت. ئیمڕۆ ڕەزا پەهلەوی ئەژێت جا خۆ معلومە ئینقلاب خوێنی گەرەکە کوشتەی گەرەکە. ئەی نا ئینسان بۆچی ڕۆژ ئەوەڵ ئەدوت هیچ کەس ناکوژێت و من زەمانەت یەکەم و خەڵک بێن و بێخەم بن و نیرومان هەیە و وتویانە پێمە. ئەم دوو قسە چۆن جواب ئەی تۆ چۆن ئەخەیتە تای ئەم ترازوانە؟ و ئەمە ئەگەر ئەم جۆرە خەڵک کوژیاوە دا ئەوڵۆ جمهوری ئیسلامی شاردیۆ ئینتەرنێتی خات کرد، دوایی لە سەرجادەکانە ناو پیادە ڕەوە لە گۆشە و کەنارۆ ئەم جەنازانیە هەڵدا بووە لە ناو ماشینهایەکە تووڕی دابوونە سەر یەک. ئەمە هەدەفی ئەوە بوو بە خەڵک بێژێ ئێوە ناتوانێت بڕۆخێن، ئێوە ناتوان جمهوری ئیسلامی پاشەکشێ پێ بکەن و بیبەنە دواوەیە بە ئاواتان لێکەین. جا بۆیە هەدەف دووەمی دانیشتە سەرجێ خۆتان من ڕاکێشن هەرچێک هەیە و هەرچێ نییە و هەرچێ گرانیە و دلار ئەگەر 170,000 بێ بە 270 بێدەنگ دانیشن ئەگینا ئاواتانە دێت. ئەمە هەدەف ئەمە هەدەفی ئیمریکا و ئیسرائیل کە عەرزم کردی گەرەکێتی ئێران بچوو بێتەوە. ئیمریکا هەدەفی ئیمریکا و ئەم هێزانەوە یەکەیەکە ناویانم برد و هێشتا هینتریش ئەمانە هەدەفیان ئەوەسە بە جامعەی ئێران بڵێن ئێوە بە تەنیا ناتوانن جمهوری ئیسلامی بڕوخێنن، ئێوە پێتان ناکریە. بۆیە ئێمە داوا ئەکەین لە ترامپ، یەکەی ئەمانە داوایان کرد لە ترامپ، قسەکانیان هەیە نووسراوەکانیان هەیە، داوایان کرد لە ئیمریکا دەخاڵەتکە، داوایان کرد لە ئیسرائیل دەخاڵەتکە. و ئەمە بوو بەوەکە جمهوری ئیسلامی ڕەحەت دەسی باز بێ هێزەکان خۆی هێزە جەنایەتکارەکان خۆی ڕازیکا بە وەک شەڕیها لەگەڵ ئیمریکا و ئیسرائیلدا. ئەمانە دوشمنن و ئێمە شەڕ لەگەڵ ئیمریکا و ئیسرائیلەکەین. ئەم دوو جۆرەی جمهوری ئیسلامی لەولاوە بۆ جۆرە ئیستفادەی کرد لەم کوشتارە. ترامپ و دار و دەسە و نیروهای نیابەتیشی ئابەم جۆرە، یعنی ئەوەی کە عیبارەت بێت لە هێزی خەڵک کە ساڵهای ساڵە
هەر 401 دەهەنگا و جمهوری ئیسلامیان بردە بەرەوە قوانین ئیسلامیان لەناو بۆ مەسەلەی ژن دادواوە ئەم حجابیانە خستە سەر ئاور و سووتانیان و ئیسەیش مەسەلەیە نیە دوو چەرخە سواری و مۆتۆرسواریان ئازاد کرد وە زۆرێک لە دەستاوەردەکانتر وەرێ ئەم جارە بەداخەوە کوشتارێکی زۆرتر کرا و دەستاوەردەکەیشی ئەگەر ببێت من ئەتوانم ئەستی کەم دەستاوەردەکەی ئەوەسەکە دووبارە ئەشی ئمە ڕووکەینەوە ناو خۆمان هیچ هێزێکی دەرەکی هیچ قودرەتێکی خارجی خەڵک ڕزگار ناکا خەڵک تۆزێ تەجوبەیان بوو تماشای عێراقیانە کرد ئەفغانستان سووریا لیبی ئەملا ئەولا ماشای ئەمانیانە کرد ئەیانزانی هێزی دەرەکی ئەمانیە وێران کردووە ولی هەندیس لەبەرگران لەبەر نەبووی لەبەر پیسی هەوە لەبەر بێ ئیمکاناتی لەبەر بێ ماشینی لەبەر ئەوە بووە وەسایل مەدرسە لەبەر بێدەوە دەوا 600% گران بووە 240 زۆر دەوا دەست ناکەوێت لە ئێرانە یعنی چی یانە بڕۆ بمرە دەوا نییە بڕۆ بمرە ئەوە وا تۆ گەرەکە بێ وا تۆ دەچی بۆ بە لە جادەوبانۆ لە عمرانۆ لە بێداشتۆ لە ڕەحمۆ لە مرەوەتۆ لە خۆش ئەسڵەن لەناو خەڵکە هەڵی پێچاوە ئەم حکوومەتە جەنایەتکارە بۆیە خەڵک وتیان شاید گرتی خەڵکێک ئەلبەتە گشت خەڵک نەبوون خەڵکێکە کەمتر ئاگاه بوون کەمتر ئەم تەجروبانیانە لە نەزەرا بوو کە ئەمە ئەبێ بە گەورەترین تەجروبە کە ئیتر نێڵین تکرار بێتەوە باوەڕ بە هیچ کام لەم هێزانە نەکەین پشت بە خۆمان بە قودرەت خۆمان بە هێز خۆمان بە خوشک و برا و هاوسێ و بەراوسێجا ئەگەر وەخت بوو دواتر ئەشتەکەم چوو ئەمە لەسەرەوە ئیدامە بدەین و پرسیاری دیان سەرنج و تێبینی بینەرێکەڵێ کە هیچ شۆڕشێک بێ ڕێکخرا و نەخشە و پیلانی کۆمۆنیستەکان سەرکەوتوو نابێت لە ئیدامەی ئەمەدا کە ئێوە بانگەوەستان بۆ جەماوەری خەڵکی هەم لە ناوەی ئێران هەم لەوانی لە دەرەوەی ئێران لە دیاسپۆرادا دەژین چییە؟ ئومێد بە چی لایەنێک ببەستن و یاخود لەم کێشمەکێشەی ئێستادا چاوەڕوانی لێدانی ئەمریکا بن یاخود چ ڕێگەیەکی تر لە بەردەمدا هەیە؟ دەست ئەو بینەرە خۆشەویستە خۆش بێت ئێمە لە زوو هاوارەکەین و خۆشبەختانە ئیسا لەناو ئەو کۆمەڵگاوە لەناو کوردستان و لە تەرەف کاریگەران و مامۆستایان و پەرستاران و دانیشتووەکان و زۆرێک لە بازنشستەکان و زۆرێک لەوانۆ بەیانیەک هاتووە سەدەرۆ ژێمەتر پشت بە هیچ کام لەمانە نابێ ببەرین ئێمە ئەشێ ئەمانە ڕسواکەن لەناو خۆمانە ئەشێ دەخاڵەت حکوومەتهای خارجی ئەمریکا و ئیسرائیل و هەر حکوومەتێتر مەمنوعە هیچ کەس نابێ قبوڵیکە ئەمە خەڵک خۆیان وتویانە کەسانی پێشڕە و ئینسانهای دڵسۆز ئینسانهای کۆمونیست کەسانێک وا دڵیان بۆ ئەو کۆمەڵگا لێدا بەیانیەکی ئەوان بە ئیزافەی ئەوە بەیانیەی جەمعێکی تر دیسان لە کرێکاران و هەر ئەوانە مامۆستایان و ئەوانەی ئێران هەر بەیانێک وایان داوە بەیانیەی شرکەتی واحد هەیە هەر ئیمڕۆ لە شوشە بازنشستەکان تەقاویتەکان بە قسەی کوردی عێراقی ئێعترازێکی زۆر شەدی دوای ئەم شەڕ و قڕە دوای ئەم کوشتارە زۆرە دوای ئەم خوێنە زۆرە بۆ ئەوەڵین جار دووبارە هاتنەوە سەرجادە داوایان کرد ئەشێ جارێ ئەم کەسانە وا خوێنیان ڕژاوە دەوڵەت جوابگو بێ بۆچی ڕشتوەتی ئەو کەسانە کردویان ئەشێ محاکمە کردیان زندانیان سیاسی ئەشێ ئازاد کرێن و حقوقی بازنشستە و کاریگەر و تەواوی ئەو کەسانە وازڵمیان لێشێ لە وەخت خۆیان و بەجێ خۆی و بەم وەزعیەتە گرانی و بەراورد بێ بەرامبەر بەم گرانی و نەبوونی و هەژاریەوەشی حکوومەت جوابی ببێ ئەشێ جواب ئەم خەڵکە باتۆ ئەشێ ئەم خاسانە بەراورد کە وە خۆیان وتویانە هەم سندیکای ئۆتۆبوسڕانانی تاران وتویانە هەم
مبارزانی کرێکارانی حەفتە پەوت ویانە، هەم کاریگەرانی هێبکۆ و توێسی، هەم کاریگەرانی فولادی ئەهواز، هەم شرکەتی نەوت و پترۆشین و ئەوانە لەم دەورەی ئێعتراز و ناڕەحەتیا و بەر لە حەوتی دەی ئەوانە هەموویان لە ئێقساما بوون بەدەست ئەم وەزعیەتە فەلاکە دەبارەوە. بۆیە جمهوری ئیسلامی حەزی کرد ئەمە بێتە بەرەو بەشکم بتوانێت فەرەجێتر باز بێت و کوشتارێ لە خەڵکە و ئیمڕۆیەک بخاتە سۆزی. بەڵێ ئێمە وەکو کۆمونیستەکان هەموو قسەیەکمان پێکەوە بوونە، دەست لە ناو دەست یەک نانە. ئیسا هێشتا ئەمە نۆمزور نییە، شتێک نییە تازە داهات بێ. هەر ئیسا کومیتەهای کۆمونیستی هەیە لە شارەکانە، لە شوێنهای مختلفە، لە سەتح ئێرانە، ئەنواع وەشکاری تەشەکل هەیە، تەشەکولی بازنشستەکان، تەشەکولی مەعەلمان، تەشەکولی پەرستداران، تەشەکولی حتا کەسانێک وەکو کۆڵبەر، زۆر زۆر دانیشتوویان، ئەنواع و ئەشکاڵی ڕێکخراو هەیە کە کەسان وە کەسانێکی دڵسۆز خەریکن ئەمانە ڕەهبەریەکەن، لە خۆیەوە نییە. مهم ئەوەسە ئەم دەورە ئەم کەسانە ئەم دایرەی فعالیەتی خۆیانە تۆزێ گوستەرش بن، نەک تۆزێ چۆن ئەوان خەریکن لە تۆپ و تاڵ و ناوی جەنگی ئەمریکا ئیستفادە ئەکەن بۆ ئەوە کابرایەکی کەس نەیناسی وەی پوڵ ئێرانی تەواو تاڵان کرد، جەنایەتکار لە دەورەی خۆیانە جەنایەت دنیان کرد، لە مەیانژاڵی تارانە 7,000 نەفەریان کوشت، لە سینما ڕێکسی ئابەدانە تەواو سووتانیان لەبەر ئەوە خەڵکەکەیان سووتان نزیک 450 نەفەر لەبەر ئەوە خەڵک سەریان لێشێوێت و تەزاورات دەکەن. ئەوە گەرێکی بێت حکوومەت کا بەسەر خەڵکەوە بەم پەروەندە ڕەشۆ کە پڕ دەشتێک پەروەندە ها لە ژێر باڵیا، یا ئەوانی تر وا عەرزم کردی بە دەرخاستکردن لە ترامپ و ئەمریکا و ئیسرائیل بێن، نەخێر، خەڵک و پێشەوانی خەڵک و لە پێشگشتیانە کۆمونیستەکان هەموو تەلاشیان ئەوەسە کە ئەم دایرەی فعالیەت خۆیانە لە ناو ئەقشاری جۆرا و جۆر و لەم جنبشە ئێعترازیە مختلفانە هەرچێ زیاتر وەسیعکەن، هەرچێ زیاتر گوستەرشی بن، ئەم شەبەکانە وەسڵکەن بە یەکۆ، بە فەرمانێک گشتی بێتە دەرەوە، بە فەرمانێک بڕواتە ماڵۆ، خاستایەکی مشەخەسی بێت، لەخۆ هەڕەمەکی نەبێت بۆ ئازادی زیندانیان سیاسی، بۆ بەرامبەرکردن لەگەڵ گرانیە، بۆ دابینکردن حقوقی تەواوی ئەو کەسانەوە وا بێکارن، بۆ دابینکردنی حەقی بیمەی بێکاری، بۆ دامەرزاندنی مەدرسەکان بەبێ هیچ حەق و پوڵێکە لە خانەوادەی بسێنن کە بە هەزاران هەزار حدود 9,000 وردێک نەفەر بە بۆنەی نەبوونیۆ دەستیان لە خوێندن هەڵگرتووە. بە ئیمکاناتی ئەو دەوڵەتەوە وا هەمووی داوە بە موشک و تۆپ و تاڵ و ئەم وەسیلانە کە گەرەکەسی ئەم وڵاتانەی پێوێران کە ئەم پوڵانە بدەریە بۆ ئەم ئیمکاناتەوە ئەم خەڵکە احتیاجی، ئەمە تەکبیر ئێمەیە، ئەمە ڕاوێژ ئێمەیە، ساڵهای ساڵە وتومانە ئیسەش تکراریەکەینەوە، بەڵام ئیسە زەرورەتەکەی حەچێ وەختە زیاترە. ئیسا دشمن بەردرگای بە هەموو کرێکارێ، بە هەموو زەحمەتکێشێ، بە هەموو ئینسانێکی شۆڕشگەر کردووە. هیچ شتێک نییە لەو ئێرانە و لە تەواو دنیایشا بەدەستی کرێکاری ژن و پیا و دروست نەبوو بێ. هەر لە کورسیەکەەوە وا لە سەریادا ئەنیشن، تا کامپیوتەرەکەیان، تا گڵۆپەکەیان، تا کارەبەکەیان، تا بەنزینەکەیان، تا سیارەکەیان، تا کەوشەکان پێیان، تا جلەکان بەریان، هەر چێتۆ حەسابیکەی کرێکار دروستیەکە و دروستی کردووە. بۆ ئەشێ کرێکار ئەو نەبێ بەش پێ، بۆ ئەشێ ژن ئەشێ ئەوە سەرکوت کرێت، بۆ ئەشێ ئەو کۆمەلگا کە کۆمەلگایەکی زۆر سەروەتمەندە. کاک هاوڕێ بناریگیان، ئێران زۆر سروەتی هەیە، بە دەهات تۆن ساڵانە تەڵا تەولید دەکات، مەعادنی زوغاڵسەنگ و معادنی مس و مەعادنی جارێ نەوت
نەوتی بێحەد و میزان زۆرە هەر ئەو پارکی جنوبیە کە 10 کیلومتر مربع وسعەتی هەیە میزانێکی زۆر لە گازی دنیا ئەتوانێت تەمینکە میزانێک زۆر من ئیسە لە بیرم نییە عەدەدە دەقیقەکەی بۆیە ئەم خەڵکە ئەتوانێ ئەم هێز خۆیە لە یەک هەڵپێکێ لە چاوتروکانێکە بە فەرمانێ چەرخی کارخانە و بەرق و نەوت و هەڵسوڕان و جادە و بان و پاپۆکردن و هەموو شتێک بوێسێنێ ئەم دەوڵەتە پشتی بێ ئەوە فیشەکێ بدەقێ وەخت خۆشی لازم بوو فیشەکیش بدەقێ فیشەک ئەدەقێ بەڵام ئەم شەڕێکی زوو ڕست بوو ناڕەوا بوو خەڵکی زۆریان تیا برد و دیسان من سەرخۆشی لە خەڵکی ئێران سەرنج و پرسیاری تر هاتووە بەداخۆ کاتی بەرنامەکانمان کۆتایی هاتووە ناتوانین تاوتوێیانکەین هیوادەن لە دەرفەتی تردا بتوانین بینەوە سەریان و هیچ سەرنج و تێبین و پرسیارێک بێ وەڵام نەهێوێتینەوە بەڵام لێرەدا محەممەدی ڕاستی لە ڕابڕی حیزبی حکومەتی سخەتی ڕسمی زۆر سپاس لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون منیش زۆر سپاسەکەم لە ئێوە و لە پێشنگ تیڤی وام کاتانە بە مندا هیوادارم توانی بێتم گۆشەیەک لە موسیبەتەکانە و کۆمەڵگا خەمە بەرچم زۆر سپاس ئازیزان بەرلەوەی کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیە بێنین بیرتان دەخەمەوە کە ئەم یەکشەمەیە دێتەوە 8 مانگ بەرنامەیەکی تایبەتمان دەبێت لەگەڵ خەسرە و سایە سەبارەت بە ڕووداوەکانی سووریا هێرشەکان بۆ سەر کوردستانی سووریا و ڕێکەوتنەکەی نێوان هەسەدە و دەسەڵاتەکەی ئەحمەد شەرع یان دروستکردنی جۆلانی و هەتا وەکو دوایی بەرنامەیەکی تایبەتی بۆ دادەنین و یەکشەممە کاتژمێر 9 لەگەڵمان بۆ بەرنامە تایبەتدا لێرەش دایدەینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان و هەر شاد و بەختەوەر بن